تصورەکەن ئێستا خەڵکێ لەم کوردستانە ناوی ڤاندامە، هەر بێگاتەمە لە جنسە ناوی ڤاندامە، مناڵەکەی ناوە میسی کە واجبە لەسەر هەموو باوکێک، واجبە لەسەر هەموو دایکێک جوانترین ناو بۆ مناڵەکەی هەڵبژێرێت. من کاتێ من ناومیان ناوە سۆران بەدەست خۆم نەبووە، ئەو جاران باوکو دایک دا ئەنیشتن کە مناڵێکیان ببوایە یان پێش ئەوەی لە دایک بێ ئەیانەوت باڕێکی خەی. ئێستا ئێمە ئاوای سامان، سۆران، گۆران، بەرزا. ئیتر بیریان لەوە نەکردوێتەوە سۆران چ مانایەکی هەیە، بەرزان چ مانایەکی هەیە، بیریان لەوە نەکردوێتەوە. یعنی ئایا ئەمە سەرچاوەکەی لەکوێیە و چ مانایەکی هەیە. وی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوانترین ناوی بۆ مناڵەکانی هەڵەبژارد. کچە گەورەکەی کاتێ لە دایک کە بێن ناوی نییە زەینەب. زەنەب دارێکی بۆن خۆشە کە سەیری منزەرەکەیەکەی دڵت فراوانە کاتەوە، دڵە خۆشەکە و بەختەوەرت دەکات. بۆیە بەناو دارێکی ئاوا جوان و بۆن خۆشەوە کچەکەی ناو ئەنێت. ڕوقیە بە مانای بەڵندی و بەرزی دێ، سەربەرزی دێت. کەلثوم واتا گوبخڕ و گوبخەندە، دەموچاوپڕ و دەموچاو گەشاوە و جوان و قۆس. سەی ئەو ناوە جوانانە کە بۆ کچەکانی هەڵبژاردووە. فاطمە یعنی قیمە لە عەقڵ، قیمە لە زەکا، لە بیرکردنەوە، واتا تەحەمولی مەسئولیەت. مناڵ کاتێ لە شیر ئەگیرێتەوە، دایکی لە شیری ئەیگرێتەوە و شیری ناداپی 2 ساڵەکە تەواوەکە، ئەڵێ فەطەمەت من ئوممیها، یعنی دایکی لە شیر گرتیەوە، کەواتە ئیتر ئەو مناڵە بەرەو ژیری ئەچێ، پێویستە نانی بدرێتێت. فاطمە یعنی عاقیلە، یعنی قیمە لە عەقڵ و لە زەکا و لە بیرە، لە تەحەمولی مەسئولیەتە. بۆیە کاتی ئیبراهیم لە دایکە بێت بە ئەنەسی وێت ئیمشەو مناڵێکمان بووە کوڕە، سەمەیتوه ئیبراهیم بئیسمی ئەبی، ناوم ناوە ئیبراهیم بە ناوی باوکی خۆمەوە، ئەبو الئەنبیا. ئێستا ئێمە کە مناڵمان ئەبێ بە ناوی یاریزان و ئەکتەر و یاریزانی نازانم ئەوروپی و بە ناو گۆرانی بێژەوە ناوی ئەنی بەداخەوە. واللهی من لە قوتابخانەیە ناوی وا بەرچاوم ئەکەوێت، قەسەمەن بالله العظیم 2-3 جار سەیری یەکەم، ئەڵێم ئەبێ ئەمە ئەم دایکە ئەم باوکە هیچ بیرێکیان لە مستەقبەلی ئەم مناڵە نەکردێتەوە، ئەم ناوەیان ناوە لەم مناڵە هێندە ناوێکی ناشرینە.